دوام دوامي منداڵان محمد هیوا زەمال ژیار زانە محسین داوا لە بەڕێز مامۆستا محەممەد عەلی دەکەین. یەکێک لە بەشەکانی بەڕێوەبەراتی پەروەردە کە بەڕێوەبەراتی پەروەردە سەرپەرشتی حەلەقاتە قورئانیەکان دەکات بەشێکی بنای بەشی منداڵ و جوانان کەوا لە تەمەنی 5 ساڵی ئێمە وەکو نووسینگە دەزگای حکومەت لە تەمەنی 5 ساڵی هەتا وەکو 5 ساڵی قوتابی وەردەگرین و لای ئێمە دەخوێنن. ئەوانەکانیان بریتە لە ئەوانەی کە سەرەتان قۆناغی باخسە و قۆناغی یەکی منداڵانمان هەیە کە فێربوونی کتەکانی قورئانی پیرۆزە و لە قۆناغی هەر لە هێشی منداڵانەوە تا کۆتایش هەمویان بەشێک لە قورئانی پیرۆز دەبەردەکەن بە تەدریزی بە تەسەسول لە دژی ئەمە دەست پێ دەکەن لە قۆناغی باخچەوە هەتاوەکو دەگاتە قۆناغی چواری نەوجوانان. لای ئێمە 8 جوزی قورئانی پیرۆز لەبەر دەکەن لە خلالی 8 ساڵ ئەگەر لە قۆناغێکی منداڵان بێ. ئەگەر لە قۆناغی باخچەبی بە پێی تەمەنەکەی دەگۆڕێن 9 ساڵ و 10 ساڵ. و لای ئێمە جگە لە قورئانی پیرۆز لە بەکردنی قورئانی پیرۆز کە خوێندنەوەش لەگەڵدا لە هەمان کاتدا بوونی تەجویدیش لەگەڵدا لە بۆ نەوجوانان وەروە بابەتێکی دیکەمان هەیە کە ئەویش بریتە لە بابەتە پەروەردەییەکان کە کۆمەڵێک بابەتی گرنگ و بەسوود لە خۆ دەگریتن کە لە منداڵ نەوجوانان کتێبەکەی بەناوی پەروەردە و ڕێنموێنێ بۆ ڕۆڵەی مسلمان لە قۆناغی نەوجوانانیش کە منداڵان چار بەرگە چار قۆناغن و نەوجوانانیش چار بەرگە چار قۆناغن ئەوانیش کتێبی وان بەناوی پەروەردە و ڕۆشنبیریە بۆ نەوجوانان لە خلالی 8 ساڵ ئەگەر لە تەمەنی 8 ساڵی ڕابێ ینی لە پۆلیسێرا و ئەگەر تەمەنی باخچێک و باسمان کرد زیاتر دەخانێتن. بەشێک قورئانی پیرۆز دەخوێنێتەوە لەبەردەکا وەروەها کۆمەڵێک ئاداب و ڕۆشتی جوان و باش فێر دەبیتن وەروە فێری تەجوید دەبی وەروەها فێریتەکانی قورئانی پیرۆز دەبیتن. لەم ساڵەیە 4 دەرسمان خوێند حفظ قراءة تەجوید و پەروەردەی ڕێنموێنی بۆ منداڵی موسڵمان و جوانان و بەڕاستی زۆر گرنگ بوون کە هەموو تاکێکی موسڵمان لیان بزانن و شارەزا بێ و هەروەها سوێکی زۆریشان هەبوو بە تایبەتی حفظەکە چونکە خوای گەورە فەرمووێ کە ئەوانەی ئەچن بۆ بەهەشت بخوێنێتەوە و ئەتوانی مەرتەبەی بەهەشت پێدیاریەکەی بۆ دایک و باوکان هیوادارم مناڵەکانیان بهێن بۆ ئێرە چاودێریان بکەن لەبەر ئەوەی ئەمە لە سەردەمێکدا دەژین کە بەداخەوە تەکنەلۆژیا زۆر کارگەری لەسەرمان هەیە پرۆسەی ئینپوت و ئاوتپوتمان زۆر خراپە کە کارگەریان لەسەر عەقڵی ئێمە هەیە لەبات ئێمە کارگەری لەسەر عەقڵی خەڵکی بکەین. دەستگایەکی زۆر گرنگە من یەکەم ساڵمە لێرەمە چونکە مامۆستایەکان زۆر باشن دەرسەکان زۆر خۆشن مامۆستاکان هەموو ساڵ دەرسم پێ دەدەن ئێوە 1 ساڵە لێرەمە دەرسەکان لەبەرکردنە پەروەردە و ڕێنموێنیە لەگەڵ دەستخۆشیان لێ دەکەم زۆر سوپاس کە یارمەتیان دام هەوڵیاندا ئەم ساڵ تەواوی منێ پایبەختنەوە میهرەبان ئەم ساڵ 3 جوزی قورئانی پیرۆزم لەبەر کرد مامۆستا محەممەد عەلی زۆر نەرمیانە لەگەڵمان هیوادارم هەموو کەسێک خۆی تۆمار کە من تەڵەبەی نووری حیکمان بەڕاستی سوپاسگوزاری مامۆستا عەلی مامۆستا عەبدوڵڵا دەکەم کە دایک و باوکیشم یارمەتیان دام کە گەشتم بە قۆناغی کە جزئی عەمەم لەبەر کرد وە پوریشم زۆر یارمەتی دام سوپاسگوزارم کە ئەوانەی یارمەتیان داوم من تەڵەبەی نووری حیکمەم سوپاسگوزاری هەموو مامۆستایەکانەکەم کە یارمەتی منیان داوە نووری حیکمە بەڕاستی جێگای پڕ نور و دەستخۆشیە. أحمد زانا حمد أمين